بەڵام میهرەبان بەردەوامین بۆ تاوتێکردنی تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنفرانسی خۆی بەست و ئەمڕۆ کۆتاڕۆژی کۆنفرانسەکەی بۆ ئەمە بەستەش لە ستۆدیۆ مامۆستا شەنگە شادومانمان لەگەڵایە ئەندامی کۆنفرانس. مامۆستا شەنگە بەخێر بیت. مامۆستا بەخێر سپاس بۆم دەفەتە. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بیرەناری کورساتیش. زۆر سپاس. مامۆستا با لەوە دەست پێ بکەین 2 ڕۆژی ڕابردوو کۆنفرانس چۆن؟ ئەبمە سەرەتا حەزەکەم لەوە دەست پێ بکەم کۆنفرانس لە چیەوانێ ڕاستپاردێ سەری گرتووە. کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری لە کۆنفرانس داوە. ئەو کۆنگرەیە کە لە کاتێکە ئەنجام درا بە کاتێکی سەختا بوو، چونکە ئێمە هەڵبژاردنەکانمان لە پێش بوو. نزیکترین هەڵبژاردنیش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنێکی گەورەی بە دەستێنا لەو کۆنگرێ. لە دۆخێکی هەستیار بوو مامۆستا. لە دۆخێکی هەستیارە کۆنگرە بەسترا، کۆنگرێکی سەرکەوتوو بوو. ئەمەش بۆچی گەڕێتەوانێت چونکە سەرکردەیەکی هەیە، سەرکردەکە توانی بڕیار بدا لە بڕیارێکی خۆرس. دوجار لە دوای کۆنگرە بڕیاردرا کۆنفرانس ببەسترێ، کاتە کۆنفرانس ڕاستپاردەی کۆنگرەی پێنجە. خۆشبەختانە کۆنفرانس لە 3 ڕۆژ پێکات بوو، ڕۆژانی سێشەمە، چوارشەمە، پێنجشەمە واتە 6 و 7 و 8 مانگ بڕیاردرا لە بەستنی کۆنفرانس. ئەم کۆنفرانسە لە 3 ڕۆژ پێکات بوو. ڕۆژی یەکەمیان بە کار و چالاکیەکان دەستی پێکرد. دواتر راپۆرتی لە پرساوی مەکتەبی ڕێخستن یەکێتی نیشتیمانی کوردستان راپۆرتێکی پوختی پێشکەشی ئەندامانی کۆنفرانس کرد. دوا بە دوای ئەوە لیژنەیەکی سێکەسی لەلایەن کۆنفرانسەوە دیاری کرا. ئێمە زۆر ناچینە ناو وردەکارەکانەوانە. ئەو لیژنەیە هەستا بە دیاریکردنی 24 کەس بۆچی بۆ 8 تەوەر کە کۆنفرانس لە 8 تەوەر پێکاتووە. حەزەکەم لێرە بەرچاوڕوونیەکتان لەسەر تەوەرەکان بەمێ. تەوەری پەیکەربەندیمان هەیە، تەوەری نەخشە ڕێگا، بەشداری گەنجانمان هەیە، ئەنجومەنی پشتیوانی مەڵبەندەکانمان هەیە، کاری ڕێکخراوەی لە ناوەندە زانستیەکان، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، پێداویستی کارژێڕی، پێدانی توانای کادرامان هەیە. لەم هەشتەوەرەیە خۆی بینیوانێ کە دیاری کرابوون بۆ لیژنەکان. ئەمە لە ڕۆژی یەکەمە. ڕۆژی دووەمی کۆنگرە گەڕاینەوانی ناو ڕۆژی دووەمی کۆنفرانس گەڕاینەوانی ناو مەکتەبی ڕێخستن، لیژنەتەکان دەستیان کردەی شوکارەکانی خۆیان. خۆشبەختانە ئەندامانی کۆنفرانس ئازادانە توانیان لە هەموو لیژنانەکانە بەشدار بن، ڕای خۆیان بڵێن، پێشنیار بڵێن، ڕەخنە بڵێن. ئەوانیش بە سنگێکی فراوانەوانێ گوێبیستی یەکە بە یەکەی ئەو پرسیار و پێشبینی بۆ چوونانە بوون کە ئەندامانی کۆنفرانسیان کرد. باشە، بابەتێکەیە ئەو راپۆرتە تێڕوچرەی کە لە کۆنفرانسا باسی لێوە کرا، تەنانەت بۆ دیوەی کە ئەو بابەتانەی کە جێگەی ڕەخنەیە، ئەو کەم و کورتیانی کە بوونیان هەیە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات نەخشە ڕێگای چارەسەرکردنی ئەم کێش و گیر و گرفتانە تێدا باسکراوە. دیت و بۆچوونی تۆ لەسەر پێشکەشکردنی ئەم راپۆرتە لە تەواوی لایەنەکان و پەنجە خستنە سەر گرفتەکان چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت؟ من پێم وایە هەر حیزبێکی سیاسی بێوێت بمێنێتەوانێت، بێوێ ڕیشە لە ناو کۆمەلگادا بچەسپێنێت، دەبێ هەمیشە لە نوێگەریدا بێت، ئەبێ هەمیشە وەڵامێکی دروستی پێبێ. ئێمە ناتوانین بە وەڵامێکی کۆن جوابی پرسیاری نوێ بینەوانێ. ئێستا ئێمە گەنجمان هەیە. ئەم ڕاستپاردەی کۆنگرەی پێنج کە پێڵین کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن، پێم وایە کەم تا زۆرێک ئەتوانێت وەڵامی ئەو داواکاریانە بداتوانێت. ئەوەی جەنابەت باسی ئەەکەی ئەو راپۆرتانە بڵێ راپۆرتەکان نووسراونەتەوە، ئەرکێکی زۆریان کێشاوە. کەم تا زۆریش ئەو راپۆرتانە لای ئەندامانی کۆنفرانس پەسەند بووە، لەبەرەوەی ئێمە دوێنێ بە درێژایی کات مناقەشە و گفتوگۆ کراوە. هیچ بابەتێک نەبووە بە سەرمانە تێپەڕ بێت، خاڵبەندی کراوە، خاڵ بە خاڵ خوێندراوەتەوانێ. ئەندامانی کۆنفرانس مناقەشەیان لەسەر کردووە. طبعاً بیر و بۆچوونی جیاواز هەبووە، ڕەخنەشی لێگیراوە، هەنێ خاڵ هەبوو پێداچوونەوەشی بەسەرا کراوە و هەنێ خاڵ هەبووە ڕاستەخۆ قوبوڵ کراوە. ئەمان خۆشبەختانە دڵنیام کە ئەمڕۆ ڕۆژی ئاخری کۆنفرانس بە دەنگی زۆرینە پەسەند دەکرێت، لەبەرەوەی زۆر لەگەڵ میتۆدێکی تازەیە بوونجێ. ئەگەر ئێمە سەیری دروشمەکەی کۆنفرانس بکەین، میتۆدێکی نوێمان هەیە بۆ ڕێخستنەوەی سەردەمیانە، کەواتە ئەبێت ئێمە ئەوەی کە دوجار لە ئاخر ڕۆژی کۆنفرانسا بڕیاری لێ دەدەین لەگەڵ دروشمەکەمانە بگونجێ و دڵنیاشم لەگەڵ یا ئەگونجێت. بەڵێ مامۆستا شەنگە، ژنان و لاوان بەشێکی کارە بەشداری کۆنفرانسیان کردو کە مەجێ دڵخۆشیە. پێش نیاز ڕەخنی ژنان چی بوو لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو لە کۆنفرانسە؟ ئەگەر ئێمە بگەڕێینەوانی بۆ سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە شاخەوە گرنگی بە گەنجان و بە تایبەت بە ژنان درا. ئەگەر بێ سەیریکەی لە هەموو کایەکان و جونگەکانی دەسەڵاتە،
ژن پایەکی گرنگی هەبووە هەر بۆ نمونە لە ئێستا پێتان بڵم هەڵەبجەوای لێ هاتبوو هەموو دەسەڵاتەکان درا بۆ دەژن ژن بەڕێوەیە بەر ئەمە دڵخۆشکەرە چونکە من پێم وایە تاکە حیزب بە هەمیشە ژن لە پێشینەی کارەکانێتی بە حیزبیش و بە حکومی شەوانێ یعنی چ بڵی لە پێگەی حکومیە بێت چ بڵی لە پێگەی حیزبیا بێت ئەوەی لە کۆنگرەشا بەدیکرا لە ڕابردووە و لە کۆنفرانسیشا بەدیەکرێت پێگەی ژن و گەنج دیاریکراو نییە بە شێوەیەکی فراوانە یعنی لە هەر تەوەرێک لە تەوەرەکانە بێ ژن پێگەی خۆی هەیە گەنج پێگەی خۆی هەیە لە بەرەوەی بمانێ و نەمانەوێ ئێمە ئەمانوێت تازەگەری بکەین مامۆستا کۆنفرانس مەبەستێتی کە لە ڕێی ژنان و گەنجانەوە ئەبدەیتی خۆی بکاتەوە ڕۆڵەکانی خۆی کاراتر بکات کۆنفرانس مەبەستێتی لە هەموو بوارێک ئەبدەیتی خۆی بکە چونکە من وەکو ئاماژەم بە جەنابتانیا هەر حیزبێک بێوێ بمێنێتوانێت دەبێت تازەگەری بکە ئەم تازەگەریش بێت چێبێ بە سەردەمیان نابێ ئێستا بمانێ و نەمانوێت سەردەمی ئەو گەنجانەیە کە کۆمەڵێک پرۆگرام و بابەت و پێشنیاری تازەیان پێەیە لە ناو گەنجەکانی شاتەبان ئافرەتیشمان هەیە ئەو ئافرەتانەش هەمووی پرۆگرام و بەرنامەی تازەیان پێەیە دڵیان بە حیزبەکەیانە سووتێ بۆیە کۆنفرانس بەڵێ پێگەیەکی باشی بۆ ژنان دیاری کردووە ژنان لە لیژناتەکانە بەشدارن ژنان ئەتوانن لە ئەندامی کۆنفرانسیشان ئەتوانن قسەی خۆیان بکەن ڕەخنە بگرن پێشنیاریان وەرگیراوە دوای ئەوەی کە پێشنیارەکەشیان وەرگیراوە جێبەجێشکراوە هەر بۆ پرچاوڕوونیتان ئەگەر بڵێ بۆ پرسیارەکانیش بێت و وەڵامدانەوەی هەمیشە ژنان لە پێشەوە بوون ئەمە نابێتەوەی کە حەقی پیاوانمان خوارد ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام بە دڵنیایەوە هەروکو باست حەقی پیاوانیش نەخوراوە بابەتێکی دیکە لە پاڵ ژنانە ئاماژەیەکت پێدا گەنجان بوو هەڵبەتە گەنجان بە توانای تازەوە بە فکری تازەوە بەو سەلیقەیە خودت بەو توانایی کە هەیەە لە با بڵێن بەشداریان کردو ئەم بەشداریکردنیان و بێگومان بۆ چوونی جیاواز بەدوا خۆیدا دەهێنن ئەم ڕەخنانە ئەم بۆ چوونە جیاوازانەوەی کۆنەوەی تازە ئەم بەرکەوتنانە چۆن خوێندنەوەی بۆ کراوە و چۆن کاری لەسەر کراوە خوێنەوەیەکی ورد لەسەر گەنجان کراوە ئەگەر ئێمە لە ڕابردووە سێری سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لەسەر گەنج کاری باشی کردووە لەبەر ئەوەی ئێمە کۆمەڵی خوێندکارانمان هەبوو لە ئێستادا لە کۆنفرانس جەختێکی تایبەتی کراوەتەوانێ لە پەرەپێدانی گەنجان و ژنانە بە تایبەت بڵێ گەنجان ئەو ڕێکخراوە مەسەلەن بکەوێتەوە کار یا بە شێوەیەکی مۆدێرنە ئیشی لەسەر بکرێت لەبەرەوەی دوجار ئێمە ینی ئەگەر سەیری کۆمەلگا بکەین ئەکەوێتە دەستی گەنجانەوانێ قۆناغ بە قۆناغ ئەم دەسەڵاتە و ئەم کاری حیزبیە دەڕوات جا تۆ گەربیت لە ئێستاوە گەنجەکانت ئێمال بکەیت لە داهاتووە کارێکی باش ناکەیت بۆیە کۆنفرانس گرنگێکی تەواوی داوە بە گەنجان کارێکی باشی بۆ گەنجان کردووە بۆ ئایندەی گەنجان کردووە جێگەی باشی کردووەتەوانێ من پێم وایە لە دوای جێبەجێکردنی پەیڕۆ و پرۆگرامەکەی کۆنفرانس و کۆنگرەوانێ داهاتوویەکی ڕوون بۆ گەنجان هەیە. بەڵێ بابەتێکی دیکە هەیە لە کۆنفرانسدا ئەو پەیکەربەندی ئەو گۆڕانکاریانی کە بوونیان هەیە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک کەس کە پێشتر بەرپرسیارەتیان هەبوو بێت و بەرپرسیارەتیان مێنن و ئەرکی نوێیان پێ بدرێت و کۆمەڵە کەسێکی دیکە جێگیان بگرێتەوە و ئەو پەرپرسیارەتی لە ئەستۆی خۆیان بنێن جا ئەم گۆڕانکاریە تا چەندە دەبێتە جێ رەخنا و لە هەمان کاتیشا تا چەندە دەبێتە جێ خزمەتکردن بە حیزبەکە و لە حیزبەکەشەوە شۆڕ بێتەوە بۆ ناو کۆمەڵانی خەڵک. ئەگەر ئێمە بین باسێکی بکەین پێشتر پەیکەربەندیمان لە ساڵی 1975ەوە لەگەڵ ئەم پەیکەربەندی کە دووەم جارە کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنەکرێت جیاوازیەکی بە خۆیەوە بینیوە بە تەکید ئەمە لای کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ڕادەیە قورس دەبێت لەبەرەوەی ئێمە لە 1975 بە شێوەیەکی کە بە پایەیەکی هاتوین ئێستا گۆڕانکاریەکەکەین گۆڕانکارێکە بە شێوەی میتۆدێکی نوێ بە شێوەیەکی سەردەمیانە لەگەڵ هەموو چین و توێژەکانە بگونجێ بە دڵنیاییەوە ئەمە کارێکی قورسە بێت بەڵام کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر دڵسۆزی بۆ حیزبەکەی و خۆشەویستی بۆ حیزبەکەی پێم وانیە ئەو تەنگ و کۆسب و تەگەرانە پێم وانیە بەرنامەی تازە ڕێگر بێلێ ئەوەی کە من ئەمە لێرە ئاماژەی بە جەنابتان بم ئەنجومەنێکی پشتیوانیمان هەیە ئەم ئەنجومەنە پشتیوانیە دەستێکی باڵای هەیە کە ئیش و کارەکانی بەڕێوە ئەبات بەرنامەی دیاریکراوی خۆی هەیە ئەرکی هەیە پێم وایە زیاتر ئەچینە ئەنجومەنی پشتیوانەکەوانێ ئەو کادرە بە ڕێزانە کەوەی جەنابەت ئاماژەت پێە. بەڵێ مامۆستا شەنگان تا چەند گرنگە بەستنی کۆنفرانس بۆ ئۆرگانەکانی یەکێتی ئەمە وای دانین با بەشی یەکەمی پرسیارەکان بێ بەشی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە پلانیدا لە داهاتوودا کۆنفرانس بۆ ئۆرگانەکانی تریش بەڕێوەبات
ئەگەر لە پرسیاری دووەمەوانێ وەڵامت بەمەوە پێش کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن کۆنفرانسی مەکتەبی ڕاگەیاندن هەبوو سەرکەوتوانە کۆنفرانسی مەکتەبی ڕاگەیاندنیش کۆتایی پێهاو پێم وایە لە دوای کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنەوە کۆنفرانسی مەکتەبەکانی کەش بەڵێ دەست پێ دەکات ئەگەر بگەڕینەوەی بۆ پرسیاری یەکەمت کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندێک بەلایەوە گرنگە بۆ کۆنفرانسی بەلاوە گرنگە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی پێنجەوە بڕیاری داوە ئەم کۆنفرانسانە بەردەوامە بن نوێگەری بەردەوامە بێ کۆسپوتەگەرەکان وا لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناکە کە تازەگەری بێنێتە ناو حیزبەوانێ کە تازەکەری بێنێتە ناو کاری سیاسیوانێ کە تازەگەری بێنێتە ناو هەیکەلی کاری ڕێکخراوەیەوە ئەومان لەبیر نەچێ کۆنفرانس بۆ نوێکردنەوەی هەیکەلی کاری ڕێکخراوەیە بۆ داڕشنەوەیەتی بۆ میتۆدێکی نوێیە باشە ئەم کۆنفرانسا و جگەلەوەی کە خزمەت بە یەکێتی دەگەێنێت و خزمەتە کرد یاخۆ گرنگی ئەم کۆنفرانسە بۆ کۆمەڵانی خەڵک چییە؟ ڕەنگە ئەمە پرسیار بێ لای خەڵک بڵێ یەکێتی کۆنفرانس دەبەستێت کۆنگرەی کرد خۆی نوێکردەوە و گرنگەکەی بۆ هاوڵاتی چییە بە شێوەیەکی گشتی؟ گرنگەکەی بۆ هاوڵاتی ئەگەر ئێمە لە کۆنگرەوە وەردی بکەینەوانێت تا ڕادەیەک گرنگی کۆنگرەوە بوو کە سەرکەوتنیی گەورەی بەدەستێنا کۆنگرێک بوو بە سەرکەوتوی کۆتایی هات دوجار هەڵبژاردن هەرۆکو عارستانم کرد هەڵبژاردن بوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و سەرکەوتنێکی گەورە و دەستکەوتێکی زۆر باش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک چاوەڕێ لە کۆنفرانسا چیەکرێ بە تایبەت کادرەکانی یەکێتی دوجار خەڵکی دەور و پشتی مەبەستە دەرەنجامەکانی مامۆسا دەرئەنجامی کۆنفرانس بەڵێ دەرئەنجامی کۆنفرانس من پێم وایە دەرئەنجامێکی باشی ئەبێ لەبەرەوەی پەیکەربەندیەکی زۆر باشەکرێت کارەکان چڕوپڕ کراونەتەوانێ ڕاستە کورت ئەبنەوانێ لەبەرەوەی ئەم کۆنفرانسا ڕێخستنەوەی مەکتەبی ڕێخستن جارێکی تر مەڵبەندەکان کۆمیتە تەنانەت کەرت و پۆلەکانیش ئەمە ئەوە نییە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دروشمیەوە نەبووە کە هیچ کادرێکی لێ زیابێ بگرا دڵسۆزە بۆ کادرەکانی خۆی بە هەمان شێوە کادرەکانیش دڵسۆزن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەمە چییە ئەم پەیکەربەندیە نوێگەریەکە بە گیانی ڕێکخراوەیی مەکتەبی ڕێخستن مەڵبەندەکان کۆمیتە و تەنانەت دەگاتە کەرت و پۆلەکانیش ئەوەی کە بڵین خەڵک چاوەڕێ چیەکە خەڵک چاوەڕێ ئەم تازەگەریاکە لەبەرەوەی ئەو چینێکە چاوەڕێتی چینی گەنجانە بۆی زیاتر و زیاتر بێتە ناو کای ڕێخستنەکانی یەکێتیوانێ بەڵێ مامۆستا شەنگە شادومان ئەندامی کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئەم دەرفەتە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کورساتی زۆر بەخێراتی دووبارە سپاس